بەناوی خی گەورە سڵاو عزیزانم هیوادارم زۆر باش بن. خۆشەویستان ئەم شەویش هاتوومەتەوە خزمەتتان هەندێ تێبینی و ڕێنماییم هەیە بە تایبەتی بۆ بەشداربووانمان لە دیبلۆمی وەرگێڕانی ئینگلیزی، دیبلۆمی وەرگێڕانی عەرەبی و چالاکردنەوەی مێشک و خوێنەری بەرهەمدار و زۆرێک لە پرۆژەکانی ترمە. خۆشەویستان زۆر گرنگە کە تۆ ئەچیتە ناو ئەپلیکیشنەکە ئەم دەرسانە کە دانراون ئەمانە هەمووی بەپی شارەزایی و ئەزمون ڕێکخراون، واتە تۆ پێویستەکە وانەی یەکەم بخوێنی، اینجا بچی بۆ وانەی دووەم، اینجا بچی بۆ وانەی سێم. بەڵام مەرجیش نییە جاری وایە تۆ وانەیە کە زۆر گرنگە بەلاتەوە ئەزانی ئەم وانەیە زۆر تەرکیزی ئەوێ لەوە ئەچێ لەو دەقا بڵێ وەڵای من ئێستا تەرکیزی ئەو وانەیەم نییە، قەیچێکە فڵان وانە هەیە لە 10 دەرس خوارتر 7 دەرس خوارتر چیرۆکێکە سادەیە خۆشە با بڕۆم جاری گوێلەوە بگرم، ئەمە زۆر ئاساییە. بەڵام گرنگە کە تۆ منهەجەکان هەفتە بە هەفتە تەواو بکەی و هەموو هەفتەیەک وا دانراوە تۆ ئەباتە ئاستێک هەفتەکەی تر لەوێوە تۆ ئاستێکە دەست پێەکە. واتە لە هەر پرۆگرامێکی ئەمە بەشداریت کردووە هەفتەیەک بە ڕێکپێکی بخوێنە، پاشان هەوڵ بە بچۆرە هەفتەکەی تر. کێشەی ئەوەی کە ئایا تۆ کە شتێک ئەخوێنی ئەبێ هەمووی بزانی، بەڕێزان ئەمە یەکێکە لەو هۆکارانەی خەڵک سار دەبێتەوە. ئەویش چۆنە؟ من ئەتوانم پرۆگرامێکی سەرەتایی بێنم بۆ قوتابیەکی زانکۆ وای لێ بکەم گیر بخوا بەدەستیەوە. یعنی چۆن؟ یعنی ئەگەر تۆ پرۆگرامەکە زۆریش ئاسان بێ بەڵام لەسەر خۆ قورسیکەی بڵێ وەڵا ئەبێ هەموویم لەبەر بێ، بەڕاستی ئەمە تۆ لەسەر خۆتی قورسەکەی. یعنی هەر ئێستاکە من پرۆگرامێکی 4 و 5 سەرەتایی بم بە قوتابیەکی زانکۆ بڵێم وەڵا ئەبێ وەکو خوب لەبەری کە ئیمتیحانتەکەم پرسیارەکانم نامەعقول بێ، ئەسڵ لەوە تەربیەکی زانکۆشتیا دەرنەچێت. بۆیە ئەسلی مەوزوعەکە ئەوە نییە کە تۆ وەکو ناوی خۆ بیزانی. وە شتێکی تریش ئەوەیە تۆ جاری وا هەیە بابەتێک ئەخوێنی، ئەم بابەتە کە ئەگاتە کۆتاییەکان اینجا تێگەی لە مەوزوعەکان. تۆ بتەوێ دەرسی یەکەم لە 100% هەمووی فێر ببی، اینجا بچی بۆ دەرسی دووەم هەمووی لە 100% فێر، هەرگیز لە 100% شتە فێر نابی، هەمیشە بە ڕێژە فێرەبی. بۆ نمونە من وعدم ماوە بە بەشداربوانی دیبلۆمی وەرگێڕان، وتومە مانگی یەکەم دابنیشە بە سەیری ڤیدیۆکان بکە، ڤیدیۆی یەکەم سەیرەکەی. ئەگەر ئەم ڤیدیۆیە شتێکی ئاسانە تۆزێ خێرایکە، لە یوتیوب ئەتوانی خێرایکەیت و هێواشیکیتەوە، لە ئاپەکەی ئێمەشە دەقیقتر ئەتوانی خێرایکە یا هێواشیکیتەوە. ئەگەر ئاسانە خێرایکە، ئەگەر یاتیادیە بە ئەتیادی گوێ لەبگرە، ئەگەر قورسە تۆزێ هێواشی کەرەوە، یان ئەگەر هەر زۆر ناڕەحەتە قەیچێکە ئەم ڤیدیۆی دوایی دووبارەی کەرەوە. بەڵام تۆ دامەنیشە بە یەک ڕێتم هەموو ڤیدیۆکان تەماشا بکەیت. ئاسانیش بێ هەر بڕیارە دیاوە نەسەریعیکی نەخێرایکی دانیشتی تا ئەخیر تەماشایکی. جا بەڕێزم تۆ دائەنیشی ڤیدیۆکە لە سەرەتا تا کۆتایی گوێ ئەگری، بەڵام ئاسانە خێرایکە. ئەگەر وابێ ئەتوانی پرۆگرامەکە لە ماوەیەکی کەمترە و بە سەریعی تەواو بکەی. باشە. پاشان تۆ لە مانگی یەکەمە ئەمەی کە تۆ هەوڵی لەگەڵی بە ڕێژەیەک مێشکت وەری ئەگرێ بەبێ خۆمانوکردن. هەر خۆی وایە، یعنی تۆ بۆ نمونە 50 وانەیە لە وانەکانی فێربوونی زمانی عەرەبی ئەخوێنی یان لە زمانی ئینگلیزی. تۆ هەر بە سادەیش سەیریکەی مێشکت یەکسەر هەندێک شتێک خۆی وەری ئەگرێت، کەواتە زۆربەی بە مێشت و هەندێکی وەرگرێ دوازار لەو سەرۆ زۆرەکات. بەڵام تۆ بیت و کەمێک بێ بە مێشکت و بە تەمابی دەقیق هەمووی لەبەر بێ، ئێمە بێتەوەی کات کوشتن. زۆربەی ئەوانی لە فێربوونی زمانە هەڵیێن و وازێن و بەردەوام نابن، ئەوانن وا ئەزانێ ئەبێ هەموو ئەو ڤیدیۆیی کە لە دەرسی یەکەما هەیە وەکو ناوی خۆی لە بەریکە اینجا بچێت بۆ ڤیدیۆی دووەم. ئیتر وەڵا تۆ لە ڤیدیۆی 10 و 15 هەما گیر نەخۆی لە ڤیدیۆی 40-50 وازەهێنی. بەس تۆ گوێمێرێ ڤیدیۆکانی هەفتەی یەکەم تەواوکە،
بچۆ بۆ هەفتەی دووەم بچۆ بۆ هەفتەی سێ مانگی یەکەمت کە تەواو کرد بچۆرە سەر مانگی دووەم کە مانگی دووەم خەریکە تەواوەکەی وەرەوە تەماشای ڤیدیۆکانی مانگی یەکەم کە سەیرەکەی زۆر ئاسانە کەواتە بەم سیاسەتە تۆ قەیچێکە با مانگی سێ بخوێنی یەک باش بی دوو تێ بگەیت مانگی چوار بگەیتە ئەوەی مانگی چوار بخوێنی یەک ئاسان برزانی بڵیتەوە دوو زۆر ئاسان ببێ سێ گیری خواردبێ بەدەستیەوە مانگی پێنج بخوێنیت و چوار گیری خواردبێ بەدەستی و هێشتا بە جوانی نەیزانی مستەحیلە مانگی چوار کاتێ ئەخوێنی مانگی یەک وەکو ناوی خۆتەی زانی کەواتە تۆ ئەبێ بڵێکی ئەبێ گەر بەس ڤیدیۆکانیشە سیر کردووە گەشتی تەمانگی سێ مانگی یەکە زانی ئیتر تۆ ئەوەی کە ئەیبینی ئێستا زمانەزانێ زۆربەی خۆ واژ نەی خوێندووە هەر دانیشتووە سەیری یوتیوبی کردو و ئینگلیزیکی باش فێر بووە تۆ کێشەی تۆ ئەوەیە ئەبێ بگیتە مستەوایە تا ئیسفادە لە یوتیوب بکەیت لێرە دەرز بە دەرز هەمووی شەرح کراوە بە کوردی بۆ نمونە لە جیاتیوی دانیشم بەڵام ئەم کەلیماتانە لەبەرکە ئەم ڕستانە لەبەرکەم یاسایانە لەبەرکە هاتوون لەسەر چیرۆکی شتێکم وتۆدە تۆ بەس چیرۆکەکە دوو جار یەک جار سێ جار لە ئەوڵە تا ئەخیر بیبیستی زۆربەی زانیاریەکە مێشکت هەڵیەمژێ ویتر لەسەر ئەم سیاسەتە بەردەوامە بی دوای چوار پێنج مانگ سێرەکی مستەوات گۆڕاوە شتێکی زۆر فێر بووی بەبێ ئەوەی زەخت و زۆریش لە مێشکی خۆت بکەیت ینی مەرج نییە کەسێک بێت و بڕوا و لە بەرکاو بیڵێتەوە و ئاواشت فێر ببێ هەموو ئەوانەی کە ئێستاکە زمانێک دەزانن چیان کردووە هەر حەزی کردووە دەیان و سەدان سەعات هەواڵی گوێگرتووە دەیان و سەدان سەعات ئەنواع ڤیدیۆی تەماشا کردووە هەر بە حەزی خۆی تایمشتۆ بە دیاریەوە ئێمەش منهەجەکە وامان داڕشتوە کەس بێتاقەت نابێ مەگەر خۆ لە خۆتی قورسکی بڵێ وەڵا ئەبێن وەکو ناوی خۆم هەمووی لەبەرکەوە اینجا کە تۆ دانیشی ڤیدیۆیەک تەماشاکی هەندێ شتی گرنگ کە بەلاتۆ گرنگە بیکە بە فلاشکارت و دوایی فلاشکارتەکان لە خۆ بپرسەرەوە و بەم شێوازە لەگەڵ منهەجەکانە بەردەوام بەنسبەت مەوزوعی چالاکردنەوە یەک کێشەمان هەیە کۆمەڵێک کەسیان ئەیانەوێت سێ چوار هەفتەی یەکەم ئەویش بە پێرفێکتی بخوێنن کاتێکە مەشغوڵە و بۆی ناکرێ بە پێرفێکتی هەموو ڕاهێنانەکان بکە هەموو ڤیدیۆکان بخوا بخوێنێ ئیتر ئەڵێ وەڵایی جارێ مەجارم نییە بۆ بچمە قۆناغی دوو ئەمەش یەکێکە لە غەڵەتەکان چونکە قۆناغی دووەم شتی کرداریە شتی جێبەجێکردنە یعنی تۆ ئەگەر قۆناغی دووەم بخوێنی بە کەمترین ڕاهێنان و مانوبوون زۆرترین ئیسفادەیەکی قۆناغی دووەمت کە خوێن ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر قۆناغی یەکەمت بەدڵ نەبوو بڕۆ مڕاجعی کەرەوە خۆ تۆ ڤیدیۆکانت لا ئەمێنێتەوە دەرسەکانت هەر لا پارێزراو ئەبێ بە ئیسراحەت دوای دەورەکە بڕۆ مڕاجعیشی بکەرەوە بۆ ئیسفادەیەکی زیاتر بکە لێرە مەیە کێشە بۆ خۆ دروستکەی بڵێ وەڵام من ئەبێ ئەم شتە بە پێرفێکتی بزانم اینجا ئیسفادەی لێەکەم پاشان خۆ بەراوردکردن لەگەڵ ئەمەوە هیوا هەیە خوای گەورە جۆرە توانایەکی پێیاوە باشە لەوە ئەچێت تۆ خوای گەورە توانایەکی تری پێیابی بەڵام توی لەسەر ئەمە هەڵسەنگاندن بۆ خۆتەکەی کە کەسێکی تر لە تۆ باشترە ئەوە جۆرێکە لە بێویژدانی جۆرێکە لەوەی کە تۆ قەدری نعمەتەکانی خوای گەورە نازانی خوای گەورە لە شتێکی ترا مۆهیبەیەکی بە تۆیاوە بۆ ئەتەوێت لەمیش لەم باشتر بی و لە مەوهیبەکەی تریشا لە فڵان کەس باشتر بی و لەو لاژ ئەمە نەخۆشی نەفسیە ئێمە خۆمان بەچی دەزانین بۆ من ئەبێ وا بزانم ئەبێ فڵان کەس بەس مامۆستای ئینگلیزیە منیش کۆمەڵە دەوراتی زۆراوە بۆ ئەبێ ئینگلیزیەکی من لەویش هەر باشتر بێ بۆ ئەبێ ئەگەر دەورەیەکم وتەوە لە سایکۆلۆژی لە سایکۆلۆژیستەکەش باشتر بێ بۆ ئەبێ دەورەیەکم وتەوە لەسەر بزنس لە ئەوی تریش بە یعنی ئەمەی کە تۆ بەتەمای لە هەر شتێکە کرد لە هەموو کەسێ باشتر بی هەوڵ بە باشتر بی نەک ئەبێ لە خەڵک باشتر بی بۆیە لێرا تۆ متەواضعانە هەوڵی خۆتەی دەستکەوتی خۆتت هەیە یعنی بۆ نمونە جوتیارێک نابێ بڵێ وەڵی ساڵی پار من گەنمم کرد گەنمەکەی فڵان کەس جوانتر دەرچوو وەڵی تو گەنم ناکەم بێمانایە ئەو ساڵە قەدەری خوا ئەو منتیقی لای تۆ بەروبوومێکی وای نەبووە یان تۆ ڕازی نەبوویت بە تەمەڵی ڕازی نەبوویت زەویەکەت بە وشکی بەجێبێڵی ڕازی نەبوویت بەوەی کە حەزت کردووە هەوڵێکت یاوە قەیچیەکە فڵان کەس
بەقەت تۆی کردووە بەڵام چل فەردەی گەنمی دووریوەتەوە تۆ 20 فەردە دووریوەتەوە 20 فەردە تۆ بێ حسابکی باشت کردووە یعنی ئەمە شتێکی خراپ نییە ئەگەر خەڵکیش لە تۆ باشتر بوو تۆ وای بیرکەیتەوە بڵێ ئیتر وەڵای ئیشەکەی من بە کەڵک نایە قەی چیەکە من بۆ نمونە ئەمەوێ زمانێک فێر ببم فڵان کەس بە 3 مانگ فێرە بێ قەی چیەکە بەم بە ساڵی فێر ببم هەوڵێم بە کەمتر فێر ببم بەڵام جاری وایە ژیانی تۆ باروزروفی تۆ تەمەنی تۆ کێشەی تۆ توانستی تۆ لەم شتا وایە بەڵام لەوە ئەچێ دوای 3 ساڵ هەل تۆ لەو باشتر بیت بۆیە لە کورتخایەنە خۆ مقارەنەکردن و لە کورتخایەنە خۆ ناڕەحەتکردن کارەساتە بۆ نمونە تۆ ئەچی بۆ قەعەیەشی جیمێک باشە بۆ لەش جوانی ڕەفیقەکەشت لەگەڵ تۆ دەست پێکە دوای 6 مانگ سەیرەکەی ئەو جیسمی لە تۆ جوانترە ئەکرێ بڵێ وەڵام من وازێنم نەخێر من بۆ ئەمە نابم کاکە تۆ هاتووی تەندروستتر بی لەشت جوانتر بێ ئایا دوای 6 مانگ لە چاو خۆتا باشتری یاننا ئەگەر لە چاو خۆتا باشتری کەواتە ئەمە ڕێگە باشەکەی بەردەوام بە احتیمالی هەیە 2 ساڵی تر تۆ لەو باشتر بی بەڵام لە 6 مانگ یەکەمە ئەو لە تۆ باشتر بێ وەکو چی وایە ئازیزان وەکو پێشبڕکێ وایە من و تۆ ئەمانەیە پێشبڕکێ بکەین ئەگەر لە 20 مەتری یەکەما من ئەو پڕی هێزی خۆم بەکاربێنم حتمما پێشی تۆکەوم بەڵام ئەو کەسەی کە بەشداری مەراسۆنێک ئەکا بیر لەوە ناکاتەوە بڵێ وەڵام مادەم ئەمانە لە 20 مەتری یەکەمە سەریعتر لە من ڕائەکەن کەواتە ئەوانەی بەنەبا من واز بێنم نا جاری وا هەیە تا نزیکی نیوەی ڕێگاکەن لە دوای هەر هەمویان ڕائەکە بۆ ئەوێ وزەی پێ بمێنێ بۆ دواتر باوەڕکەن لە مۆزوعی فێربوونی شاوایە لە مەسەلەی وەرزشی شاوایە لە قاعژ وایە تۆ هەوڵ بە نەفەست درێژ بێ هەوڵ بە سەبرت هەبێ لەسەر بەردەوامی ئەگەر وا بکەی 2 ساڵی تر خۆ لەگەڵ ئەو مقارنەکە تۆ براوە بوویت تۆ بووی لەسەر مانگی یەکەم خۆت بەراورد دەکەیت و خۆت تووشی سەدمەی نەفسیەکەی وەڵا ئەم وەکو مەکتەب وایە ئەها کاتێ مەکتەب ئەکرایەوە بیرمە بۆ نمونە لە ناوەندیە مانگی یەکەم زۆرێکمان لە زۆر زیرەکەکانیش باشتر بووین بەڵام لە کۆتایە هەرەوان باشتر بوون چکە ئەوان ڕاهاتبوون لەسەر ئەوەی بە ڕیتمێکی جوان سعی بکەن وە شتەکان تێبگەن ئێمەش کە مەکتەب ئەکرایەوە زۆرتر سعیمانە کرد خۆمان زۆرمانەوە کرد ئەم ساڵە بێ یەکەم بمان زۆر بمانە بەزبوونەمانەیە ئەم ساڵە بێ یەکەم بووم و بەجدی هەفتەی یەکەم 2 هەفتە ئەیگری ئەوەنە بەس جددی ئەیگری تەحملت نامێنێ سار دەبیتەوە کە سارد بوویتەوە ئەو سارد نابێتەوە ئەو هەر بە ڕیتبەقی خۆی ئەڕوا دوجار ئەو براوە ڕاستەقینەکێ نەگەو کەسی لە ئۆڵە لەوانی کە باشتر بووە کەواتە هەندێک کەس کێشەی نەفسی بۆ خۆی دروستەکە لە ڕێگاکە بەڕێزان ڕێگای فێربوونی زمان ڕێگای خۆ باشکردن ڕێگای گەیشتن بە عیلمێک ئەمانە ڕێگایەک نییە بە مانگێک و دوان و سیان مقارنەی خۆتکی ئەمە شتێکە تو ئەبێ پلان و بەرنامەیەکت هەبێ و هەوڵ بەی بەردەوام و باشترین شتیش ئەوەیە بەکەم دەست پێ بکە بەرەبەرە زیادیکە بۆ نمونە من بە خوێندکاریی پۆلی 12 ئەڵێم بابێجا تۆ ڕۆژانە چەند سەعات سەعیەکەی ئەڵێ وەڵی تا ئێساکە سەعیم نەکردو بەس من بەنیازم لەسەری مانگۆ یا لە هەفتەی ئایندەوە دەست پێ بکەم ڕۆژی 8 سەعات سەعیەکەم کورێکاکە ناتوانێت 8 سەعات سەعی تۆ ئەمڕۆ ناتوانین 3 سەعات سەعیکی لەکوێ هەفتەی ئایندە دەست پێیەکەی بە 8 سەعات وامەکە ئەی چی بکەم چەندێک ئەتوانی بەیانی سەعی بکەی بەڵێ 4 سەعات دەتوانم ئۆکێ کاکە بێخەم بە هەفتەی ئایندە ئەبێ بە 5 سەعات بەس تۆ ئازا بە 2 ڕۆژ 4 سەعات سەعیکە دوای چیەکەین ڕۆژی دواتر 4 سەعاتەکە و سەعی بکە وەڵی ئەتوانی هەردە دەقیقەش زیاد سەعی ڕۆژی دوای ئەوە ئەتوانی 4 سەعاتەکە سەعیکەی 10 دەقیقەش سەعیکی کورە هەر ئەتوانی 10 دەقیقەشی بۆ زیادکە واتە پلان و بەرنامەیەکت هەبێ بەرەبەرە باشیکە زۆربەی خەڵک هەموو حەماسەت و وزەکەی لە سەرەتاوە سەرفەکە بەڕاستی بۆیە زۆر خەڵک وازەهێنێ و بەردەوام نابێت اینجا بەڕێزان تۆ
ئەبێ وەکو کاسبکارێکی پشت بەستوو بەخوا و بە ئیمانێکی تەواو بە ئەوەی کە خوای گەورە ڕزقی ئەیە ئەچی ئیشی خۆتەکەی خوای گەورە ئەوەنە ڕزقی تۆیە ئەمڕ ناڵێ ئیتر کێشە و نەفسی بۆ خۆی دروستکە بەیانیەتەوە بۆ نمونە بە سیارەیەکی شەکە لەوە چێ بەیانی نەک پارە پەیانەکە سیارەکەی شتێکی لێبێ ئەسڵ پارەی تیا سەرفکە بەڵام خۆ من نابێ واز لە ئیشەکەی بێنێت هەر بەردەوام خەریکی کار و کەسابەتی خۆیەتی تۆش لە مەسلەی فێربوونە ئەبێ وابی تۆ بڕیارت دیاوە ئینگلیزی فێربی یا بڕیار دیاوە عەرەبی فێربی یا بڕیار دیاوە مێشکت باشکی تۆ بەردەوام ئەبێ لەسەر ئەمە خۆت ڕابێنی کە بەردەوام بیت بۆ پلان بۆ خۆت دابنی مەرجیش نییە پلانەکە بەڕێکێکی جێبەجێ بێ بەڵام تۆ ئەبێ وەکو کابرای کاسب ئەڵێ من بە تەمام من مەسروفم وا دەرەچێ ڕۆژی بەلایەنی کەمەوە 20,000 پەیاکەم ڕۆژێک ئەسڵەن 15,000 پەیا کردووە ڕۆژەکەی تر هەوڵەیە 30,000 پەیاکە یعنی ئیتر بەڕێژە کە پەیایەکە کێشەی نییە ئەمڕۆ 20 پەیا کرد بەیانیەتەوە ئەمڕۆ 22,000 پەیا ڕۆژەکەی ترێتەوە 25,000 پەیا لە مەسەلەی فێربوونەکەشا وایە ئەڵێی من ئەم کۆرسەم خوێند باشم کرد خوێندم لە ساڵ 6 ئیسفادەم کرد زۆرە یەکیشکی ئەڵێ من ئەم کۆرسە ئەخوێنم ئینشاءڵڵا هەوڵێم زۆرترین ڕێژەی ئیسفادەی لێ بکەم لە ساڵ 7 ئیسفادەی لێەکە بۆ ئەبێ وا بزانی ئەگەر لە 100% تەمان ئەوەی کە لە 100% ئیسفادەی ناکەم بڕۆی کێنەوانی ئاسار دەبنەوە ئەڵێ ئیش و کارم هەیە ماڵ و مناڵم هەیە بەڕێژە وەریگرە بەڕێژە تۆ کۆرسەکە لەگەڵ پرۆگرامەکە هاتووی لە 7 ئیسفادەت کردو کۆرسەکە تەواو کرد چێکی وازێنی خۆرە بێ بەردەوام بی تۆ عیلمێکە دەست پێ کرد و ئەساسێکت وەرگرتووە قەیچێکە بۆ ئەوەی ببێ بە لە 100% ئۆتڵەیەک لە پێشە دانیشم ڕاجەیەکەمەوە کورسی دواتر ئەخوێن ئەم بۆ پڕەکاتەوە واتە بەڕێژە تەماشای شتەکان کەن و بەڕێژەش ئیسفادەی لێ بکەن بەڕێزان کۆرس کڕێنیش وەکو هەر شتێکی کەوە تۆ بۆ نمونە باوەڕکەن من شتی زۆرم کڕیوە بۆ ئەوەی کە ئیسفادەی لێ بکەم بەڵام پارێکی زۆریشم پێوە لەم ماوەی پێشوو تقریبا مانگونیوەک لەمەوە پێش وتم وەڵای ئەمە ناکرێت ئەم من بچم بۆ شوێنێک و نەتوانم دەرسەکانم بڵێمەوە ئەوانە ئەم کۆمپیوتەرە گەورەیە و کۆمەڵە بڕووبیانم بۆ هێناوە چوم تابلێتێکم کڕی ئیتر ئەخیرەن گەشتمەوە قەناعەتی نەخر باشترینیە کڕم وە بزانم 14 وەرەقەم پێ باشە دەی باوەڕکەن ئەم دوو مانگە تەوان بڕووبیانم هێنابوویەوە کە ئەمە وانە بێ بەڵام بەڕێژە ئیسفادەی لێک وا بزانم تەنها ئەوەنم بۆ گونجا قەدەری خوا تەنها ئەوەنم بۆ گونجاوە ئەم 40 ڕۆژە یا ئەم مانگەی من ئەمەم کڕیوە وا بزانم 7 پەڕەم خوێندوێتەوە هەڵم نەکردوێت 2 ڤیدیۆشم سیر کردوێتایە باوەڕکەن مەجال نەبوو سێریکەم یەخۆ ناکرێ بڵێم وەڵا ئیتر هیچ ئەبێ هەوڵ بەم ئەمە ئەو بۆشایانم بۆ پڕکاتەوە کە ئەگەر ئەو نەبووایە ئیسفادەم لێنەک بەڕێژە ئیسفادەی لێکی نەچوە بچێ لەمەوە دووە هەوڵێم بەکاری بێن لەو کاتانە بەکاری بێنم کە ئەمە ئەتوانێت جێشتێکی کەم بۆ بکرێت کۆرسەکانی ژەر وایە تۆ ئەم کۆرسە وەرەگری هەوڵەی لە ساڵدە ئیسفادەی لێ بکەی ئۆتڵەیەک فرسەتێک یە مڕاجعیشیەکەیتەوە یەکی بە لە ساڵ 20 ئەسڵەن تا کۆرسەکە ئەخوێنی لە ساڵ 50 ئیسفادەت لێ کرد دوای کۆرسەکە ڕۆژە مڕاجعەکەی بێ لە ساڵ 80 کۆرسی دوای ئەو فێرەبی ئەمیکە فولە بێ بە لە ساڵ 100 چکەمە هی ئاستێکی خواردترە مەکتەبیش هەروە بوو ئازیزان یعنی ئێمە هەمومان کە مەکتەبمان خوێندووە یا زانکۆمان خوێندووە هاتووین بەڕێژە بەڵام وازمان نەهێناوە تا خوێندنەکەمان تەواو کردووە نەمان وتووە وەڵام مادەم من لە پۆلی 8 دەرەجەکانم هەفتاکان بوو وەڵا لە ساسی بەزای ڕۆشتووە ناچمە پۆلی 9 شتیوامان نەوتووە هەوڵ ئەو پەڕی هەوڵمانیا و بە ڕێژەیەکی باش بەڵام ئەو کەسەی کە ئامادەی تەواو کردو پۆلی 8 زۆر ئاسانە بیرکارەکەی ئاسانە ئینگلیزیەکەی ئاسانە وە نییە کەواتە تۆ لە درێژخایەنە هەر براوە ئەبیت هەر ئەیبیتەوە وە زۆرترینش ئیسفادەیەکی خۆشەویستانم بام بە خێرایی تەماشایەکی نووسینەکانتان بکەم ئەڵێ کۆرسەکانتان زۆر گران مەسەرەن مەبەستت ئینگلیزیە
وەرە من ڕێگایەک پێڵێم زۆر ئاسان. تۆ بۆ نمونە ئەڵێ من بەشداری دیبلۆمی وەرگێڕان ناکەم، بۆ لەبەری پارەکەی زۆرە. بۆچی پارەکەی زۆرە؟ لەبەر ئەوەی سێ چوار ئاستی بەرز چڕکراوەتەوە لە ماوەیەکی کەما و یەک ستاف لەگەڵ تۆ خۆی مانووەکە و ئەنواعی ئەپلیکیشن و پرۆگرام و گروپ و ئەمانە بەڕێوە ئەبرێت تا تۆ سێ چوار ئاست کە 1-2 ساڵی ئەوێ بە 6 مانگ فێر ببی. باشە ئەی پارەکەی چەنە؟ پارەکەی پارەی 3 مانگە، یعنی پارەی ئەو 6 مانگی کە ئەی بڕۆ بزانە لە زانکۆیەک بەڕێزان ئێمە ئەل لە کوردستانە ناوی زانکۆ نامە، زانکۆمان هەیە پرۆگرامێکی 3 مانگیەکەی بەقەت دیبلۆمە 6 مانگیەکەی ئێمە پارە وەرەگرن. باوەڕکەن تەلەبە هەیە ڕۆشتووە هیچ ئیسفادەی نەکردووە، هاتووە لای ئێمە دیبلۆمەکەی خوێندووە بۆی لەوێ دەرسێت. ئێڵێ مامۆستا لەوێ ژەرۆک و مەکتەب وایە ببڕێ خۆ سەعیکی خۆ فێرە ناکەن، پارەکەش لێ وەرەگرن، مودەکەش 3 مانگە، پارەی 6 مانگەکەی ئێمە لێ وەرەگرن و هیچیش نییە بێ بڕێ خۆ سەعیکی. هاتووەتەوە لای ئێمە خوێندوێتی بۆی لەوێ لە زانکۆکە دەرچێت. باشە ئەمە یەک و دوو نیە، دنیا تەلەبەی لەو جۆرەمان هەیە. ئێکەواتە تۆ ببی ئەم شتە هەیە مقارنەیەکی بە شتێکی تر نابێت لە خۆتۆ بڵێ گرانە، چکە شتێک جاری وای کۆڵیتیەکەی بەرزتر بۆیە گرانترە. بەڵام ڕێگایەکت پێڵێن ئەتۆ ئینگلیزی فێربی لە ئاوات ئەکادیمی کۆرسێکی بەبێ بەرامبەر لە یوتیوب هەیە، 2 کۆرسی تری بێ بەرامبەر لە سایتەکە هەیە، جارێ بڕۆ 3 کۆرسە بخوێنە. ئاستی یەکەمی فێربوونی زمانی ئینگلیزی 3 کۆرسی تایە بە 15,000 بڕۆ ئەو سیانەش جارە بخوێنە. ئەمە تا ئێستا 15,000 سەرف کردووە، 5 کۆرسێکی خوێندووە. استراتیژیەکانی فێربوونی زمانی ئینگلیزی وەربگرە 3 کۆرسی تایە بە 30,000، 30,000 تری 3 کۆرسی تری ژە خوێنی. خۆ هەر ئەمانەی کە تۆ بە 40,000 لە ئاوات ئەکادیمی خوێنی بەش 1-2 مانگ دەکەم، 1-2 مانگی چڕوپڕ کە 4-5 کۆرس بە مەزبوطی بخوێنی و ئینگلیزەکەت بەڕاستی فەرق بکە، ئینگلیزەکەت فەرق بکە بە تایبەتی بۆ خوێندنت بۆ بناغێکی باش هەمووی ئەوەی تێچێ. بەس تۆ یەکسەر بێ بڵێ وەڵا بۆ ئەوەنە. ئێستا بەڕێزان تۆ ئەتوانیت لەو بازاڕە بچی کۆمپیوتەرێ بکڕی بە 2 وەرەقە 3 وەرەقە و کۆمپیوتەریش هەیە بای 30 وەرەقێ بای 40 وەرەقێ. تۆ ئەمێنێتەوە سەرەوەی کە پارەی ئەویانە نییە، پارەی ئەمیانە هەیە، ئیش بەوەن بۆ ناکرێ بەمایان پێتەکرێ و بەم شێوازە لەگەڵ ژیانی خۆتا ئەیگونجێنی. و بەڕاستی ئێمە کێشەمان ئەوەیە ئەوەی بەشداری نەکردو ئەڵێ گرانە. من تا ئێستا یەک بەشدار بووم نەبوو بڵێ گرانە. تەسەورەکەن دەرسم بە سەدان و هەزاران کەس وتووە یەک نەفەر نەیوتۆ گرانە. ئەوەی کە ئەڵێ گرانە ئەو کەسێ بەشداری نەکردەوە، کە بەشداری ئەکا ئەبینێ یەک ستاف دەرسی پێ ئەڵێن و بەرنامەی بۆ ڕێگە خەن و ئەو هەموو خەڵکە ئیشی تیا ئەکا و دەرسەکانی بۆ دائەنێنەوە و بۆی ڕیکۆرد دەکەن و بۆی مۆنتاژەکەن و لە ئەپلیکیشنا بۆی دائەنێن و ئەچێتەوە بەردەستی و لێ پرسنەوە ئیمتیحانی ئەکەن و یعنی ئەم هەموو دەرسە ئەسڵەن بەشداروی وامان هەیە سەری سۆڕما ئەم هەموو دەرسە هیچ تەسەوری نەکردووە. ئەو هەموو مەنهەجە بەو شێوازە بەو تەنزیمە ئەو هەموو ستافە ئێکێ ئەوە ئەبینێ ئەزانەیە کە لە هیچ شوێنێکی کشتیوانیە بۆیە ناڵێ گرانە. اینجا وەکو وتم یعنی ئەتوانی لە بەلاشەکانەوە دەست پێ بکەی هەتا وەکو ئەوانەی کە بە پارێزی کەمن کە تۆ ئەوانە شخێن ئەو کاتە وەرە قسەی لەگەڵ ئەکادیمیان بکە بزانین ئەو کاتە تۆ ئەتوانین تێرمی یەکەم بە هەرزانتر وەرگری بۆ نمونە مانگی یەکەم مانگی دووەم. سڵام ئاسە دەتوانین 2 دەقیقە لە تایبەت قسە بکەین. وەڵی ئەو تایبەتەکەی منە باوەڕکەن من ئەمڕۆ دوێنێ شەو لەوە چەند سەعاتێکی کەم خەوتە بوو. ئەم بەیانیە لە دەستگایەک محازەرەیەکم هەبووە نیوەڕۆکی، دوای ئەوە درەنگی کردووە، دوایی چوون بەدەم ئیشێکی ترەوە، دوایی ئیشێکی تر، دوایی دەرسێکم هەبوو و ئێستاکەش لەم لایڤە لە خزمەتانە وەستاوم و ئەگەر مەوعیدێکی تایبەت لەگەڵ کەسێدا بنێم باوەڕکەن جاری وا هەیە هەفتەیەک دوانی پێچێت تا ئاوات ئەکادیمی یەن مەوعیدەکە ڕێکەخە ئیتر یعنی وای لێ هاتووە بەداخەوە. لەگەڵ ئەوە شاخۆ ڕۆژانە من زۆر جار تەلەفۆنم هەڵگرتووە، زۆر جار پەیوەندی وەرەگرم، بەڵام زۆر یعنی مووقفێکی ئەحراز و ناخۆشە
کە نامەیەکی زۆرت بۆ یا داواکاریکی زۆر هەیە و ناتوانین لە خزمەتیان نابی ئەوانەی کە ئەم ناسم ستافی خۆمان کەس گرەیم لێ ناکە یعنی ئەندامی ستافمانەیە ئیشی ئەکادیمیایە هەفتەیەکە نامە ئەنێری نامەکانیم نەبینیەوە یعنی دڵنیا بن ئەوە نییە بڵێم سەنەخوا نەخواسە ئەم کەسە بەشدار بووە یا بەشدار بوونەوە ستافەکەش هەروایە خزمە نزیکەکەشم هەروایە و ئیتر ئەوان کەسیان گلەیم لێ ناکەن یعنی حتا نەستافی ئەکادیمیا گلەیم لێکەن نەخزم و کەس و کاریش چکەوان بارودۆخەکە ئەزانن چۆنە هەر شتێکتان هەیە بۆم بنووسن من بە سەراحەت لێرە جواب بێمەوە لە خزمەتتانە ماوەسا ئەگەر تێرمی یەکەمی دیبلۆمی وەرگێڕانی ئینگلیزی تەواوکەم بەڵام نەتوانی بە جوانی قسە بکەی حەلی ئەوەی دووبارەی بکەینەوە یان بچینە تێرمی دووەم وەڵا حەلەوەی چتە تێرمی دووەم چکە تۆ تێرمی یەکەم بۆ ئەوە نییە تۆ قسە بکەی تێرمی یەکەم بۆ ئەوەیە زۆرترین ئینگلیزی لە وشەومانە لە دەنگ لە یاسا لەمانە فێرەبی مێشکت پڕەبێ لە وشەومانە و بیستن و تێگەشتن لە تێرمی دووەمە ئەچیتە سەر ئەوەی کە لە ئاستە باشەکەیانە فێر ببی کە قسە بکەی یان بەدەمی وەربگێڕی بۆیە قسەکردن ئەتوێ باش بچی بۆ تێرمی دووەم بەڕێزان من باوەڕم بە دووبارەکردنەوەی کۆرس نییە مەسەرەن ئینگلیزیە خوێنی مانگی یەکەمت خوێندووە بۆچی مانگی یەکەم دووبارەکەیتەوە بڕۆ مانگی دووەم بخوێنە ئەو ماوەی مانگی دووەم ئەخوێنی کەمکەم مڕاجعی مانگی یەکەم بکەرەوە لێرە تۆزی ئاستە بەرز دەبێتەوە زاڵەبی بەسەریە بەڵام تۆ کە نێڵی ئاستە بەرز بێتەوە دیسان هەر ڕوبەڕووی شتێکە بیتەوە کە قورسە زمان پێویست ناکات بچی ئەو ئاستە دیسان دووبارێکی تۆ هیچ کات وا مەکەن هیچ کات مەچن ئاستێک کە باش نینتایە هەرەو ئاستە دووبارەکەنەوە تۆزێ بڕۆ بۆ ئاستی سەردووتر خۆ بخەر ناڕەحەتیکی زیاتر ئاسانە بێت وەکو بەرزکردنەوەی کێشی قورس وایە تۆ یاری ئەەکەی مەسەلەن 50 کیلۆ لێ بەستەوە ئەتی عەزەڵاتەکە بەقوت بێن بیکە بە 50.5 بیکە بە 51 وەڵای لە 50 بڵێ وەڵا ئەبێ 50,000 ئەم ئاسنە بەرزکەمەوە ئەو بەس جونگەکانە خەسارەکەی بەس عەزەڵاتەکانە پوچێنیتەوە یعنی وەزنەیەک بەرزی نەکەیتەوە عەزەڵاتەکە بەقوت نابێت لە مەسەلەی فێربوونیشە هەروایە ئەبێ تۆ ڕوبەڕووی شتێ بیتەوە قورستر ببێ و ناڕەحەت ببی بەڵام ئێمە هەر خۆی مەنهەجەکە وایە تۆ لە ئاسانە دەست پێ کردووە یانی تا گەشتی بە قورسەکە تۆزێ بڕۆ سەرتر وەرەوە سەیرەکە زۆر ئاسان بووە زۆر خۆشەمە چێم کۆمنتانە ناجوڵن سڵاو ڕێزیش بۆ ئێوە زۆر زۆر سپاسانەکەم مەمنون ماسەڵات پرسیارێ اینجا پرسیارەکەت کردایە ئەم هەفتەیە ڕاوێژ وەرەگری فۆرمم داناوە بۆ وەرگرتنی ڕاوێژ بەڕاستی بەڕێزانبا لەسەر ڕاوێژەکانیش قسەیەک بکەم من ساڵانێکی زۆر ڕێنمایی و ڕاوێژم ماوە بە خەڵک لە زۆر بواری جۆرا و جۆرە بە تایبەتی بابەتە دەرونیەکانیان ئەمانە بەڵام ڕاستیەکەی ئێستا سوپاس بۆخوا کوردستان وەکو جاران نییە پزیشکی دەرونی لێیە ڕێنمایی کاری دەرونی لێیە بۆیە کەس چاوەڕێی ڕێنمایی من نەبێ لە بواری دەرونیە ڕاستە من لە ساڵی 1996 دەستم کرد بە خوێندنەوەی بابەتە سایکۆلۆژیەکان کاتێک تەلەبەی متەوەستە بووم و زۆر بە قوڵی و بەجددی خۆمان و کردووەتیایە بەدەیان نەخۆشم بینیوە بەدەیان کێشەی دەرونیم چارەسەر بەڵام ئەو ئیشی من نییە ئەو زمانە ژوتومە ئیشی من نییە بەڵام فی سەبیلیللا کابرا تووشی کێشەیەکی دەرونی بووە ئەسڵەن کەس نەیەزانی کێشەی دەرونی چی ئەم نەفەرە بەپی ئەوەی کە زانیومە یارمەتی زۆر کەسم ماوە سپاس بۆ خوارد چەندین نەفەر هەبوو نەگە من نەبوو مالەوە چێ خۆیان بسووتانەیە چەندین نەفەر هەبووە کە عیلەکانیان خەفەتی دنیایان خواردووە و بە ڕێنمایەکانی من ئەمانە سپاس بۆ خوای گەورە بە فەزلی خوای گەورە ئەمانە ڕاست بوونەتەوە لە ژیانیانەوە هەیەانە دوای زەواجی کردو و ژیانی پێکێنا و ئینسانێکی وەکو ئینسانێکی بەسوود و ئەوانە لەم کۆمەلگایە ئەژی بەڵام ئەمە ئیشی من نییە من بە هیچ شێوەیە ڕاوێژم نییە لە بواری دەرونیە بە تایبەتی کێشەی دەرونی وەک کێشەی کۆمەڵایەتی لە ژیانمە من نەمتوانین لەسەر کێشەی کۆمەڵایەتی یارمەتی خەڵکمە ئەمە ئیشی من نەبوو وە شارەزاییشم لێ نەبووە کێشە دەرونیەکانیش
زمانێک یارمەتی خەڵکم ماوە لەبەرەوە بوو کە دکتۆری نەفسی زۆر کەم بووە، ڕێنمایی کار نەبوو. ئێستا هەیە ئەوانە بەرن بۆ ئەو شوێنانە. ئەمێنێتەوە دوو سێشت. یەکێک لەوانە اختصاصی من بواری بزنس و کارگێڕی و بابەتە داراییەکانە. من ئەمە ئیشی خۆمە و لە هەموو عالەمە بەپێی ئەو شەهادەی کە هەمە ئەتوانم ڕاوێژکار بم. لە هەموو عالەمە بەپێی ئەو شەهادەی کە هەمە ئەتوانم ڕاهێنەر بم لە بواری بزنس و بازارسازی و بەڕێوەبردننی سەرچاوی مرۆیی و بە سیستمکردن و بەڕێوەبردننی استراتیژی و کێشەی کۆمپانیا و دام و دەستگا و ئەوانە. ئەمە ئیشی خۆمە و ئەمە هیچێکە لەو ڕاهێژانی وەریەکە. وەکو کەسێ کە ساڵانێکی زۆر ئەزمونم هەیە لە پێگەیاندنی خەڵک لە فەشەلەوە بۆ سەرکەوتن، لەم بوارەشە یارمەتی خەڵکەیەم و ڕاوێژی شەیەم کە کەسێک چۆن ببێ بە کەسێکی بەهێزتر، سەرکەوتوتر، ئامانجەکانی بەدەستبێنێ، واتە سەرکەوتن لە بواری ژیان ئەوانە. وەکو کەسێکیش کە ساڵانێکی زۆر مامۆستا بووم و قۆناغەکانی خوێندنم تا ڕادەیەکی زۆر تەواو کردووە. بۆ نمونە سەرەتایم خوێندووە، ناوەندیم خوێندووە، دوا ناوەندیم خوێندووە، پەیمانگام خوێندووە، بەکالۆریۆسم خوێندووە، ماستەرم خوێندووە. لە بواری خوێندنیشە لە ناوخۆ خوێندوومە، لە دەرەوە خوێندوومە. لەمەشە لە مەسەلەی خودی کێشەکانی خوێندن لەبەری مامۆستای یادگە بوو، مامۆستای خێرا خوێندنەوە بووم. کەواتە لە بواری خوێندن، لە بواری بزنس و کار و کارگێڕی و لە بواری سەرکەوتنی کەسی لەم سێ بواری لێ دەرچێ، من بە هیچ شێوەیەک هیچ جۆرە ڕێنمایی و ڕاوێژێکم نییە. ئەوانشی کە فۆرم پڕەکەنەوە لەیەکێک لەم سیانە هەڵبژێرن و ئینشاءڵڵا سەیری فۆرمەکانەکەم. ئەگەر کێشەیەک زانیم ئەتوانم هاوکاری خاوەن کێشەکە بکەم، یان ئەو ڕاوێژەی کە ئەیەوێ من زانیم ئەتوانم خزمەتی بکەم، ئەوە ئەو کاتە ستاف ئاگادارەکەمەوە کە موعیدی بۆ دابنێن و ئینشاءڵڵا لە خزمەتیان و فۆرمیش دانراوە. و ئەمەش بەڕاستی وەکو ئەوەی کە بمەوێ ئەم ئیشە بکەم تەنها لەبەرەوە ئەیکەم کە داواکاریکی زۆر هەیە، زۆر جار بە ستافڵێن، یعنیەوە 1-2 ساڵەکە ستاف جوابی خەڵکەکەن ئەڵێن مەجای نییە بۆی ناکرێت، بەڵام ئێستا کەوتومە ناقەی ناکە مەجارێک دروستەکەم. ئەگەر کەسێک ویستی ئەتوانێت بۆ شێوازە ڕاوێژ وەربگرێن. واتە من وەکو خۆم پێم خۆش نییە، بەسەراحەت بڵێم وەکو خۆم پێم خۆش نییە دانیشم ئەو کارە بکەم، چونکە بەڕاستی مێشکم زۆر مەشغوڵەکە بیر لە کێشەی کەسەکە ئەەکەمەوە دانیشم حەدی بۆ دانیم. دوایی ئەمە لە ئیشی چەندین ئیشی تری خۆم هەیە کۆڵیتەکەیەتە خوارە بۆ لەبەری مێشکم مەشغوڵی ئەم مۆزوعیترە. وەکو خۆم حەز ناکەم، بەڵام وەکو ئەوەی کە خەڵکانێک داوا ئەکەن و منیش بەڵکو بتوانم لێرەوە خزمەتێک بکەم، وەکو ئەوە کە داواکاریکی ستافە و داواکاری کۆمەڵێک ئازیزی زۆرەکە بەشداری کۆرسەکانیان کردووە، من پێم خۆشە لێرەوە لە خزمەتیان نابم لە بواری جەلەسی ڕاوێژەکانە. واتە هیوادارم کەس کێشەی نەبێ و کەس پێویستیشی بە ڕێنمایی من نەبێ. ئەوە هیوای منە. حتا من بۆ بەخوا بۆ کۆرسەکانیش هەروە بیرم کردوێتەوە. خەڵک دەزانن کە من زۆر سەریحم و ڕاستگۆ. وەڵای حەزەکەم هەموو کوردی نزیب زانێ یەک نەفەر پێویستی بەوە نەبێ لای ئێمە فێری نزیب بێت. دڵنیا بن ئەوە بیرکردنەوەی منە. یعنی حەزەکەم هەمووی یادگی زۆر باش بێ کەس پێویستی بەوەی ئێمە نەبێ. بۆی ئێمە بچین ئەو شتە بکەین کە خەڵک پێویستی پێێتی. من ئەزانم دام و دەستگاکان، کۆمپانیاکان، بەڕێوەبەرەکان، خاوەنکارەکان پێویستیان بە منە. هەر شتێکی کە بکەم جگە لەمە ئەزانم کە ئەمە جۆرێکە لە دەستگرتم. بۆیە هیوادارم خەڵک تا ڕادەیەکی زۆر بێکێشە بن و سەرکەوتوو بن. کەس پێویستی بەوە نەبێ بڵێ مامۆستا ئەوەڵا ڕاوێژێکم ئەوێ چۆن سەرکەوتوو بن لە فڵان شتە. جا هیوایە ئەڵێ مەسەن تۆ ئیشەکە دەوەیە دەی قەیسەکە ئێستاکە بۆ نمونە دنیا پێشەکەوێ دەستگایەکیە، بۆ نمونە تراکتۆر هاتووە، باشە نابێت وەر حەزکی بە گاپسیزەی بکێڵی. ئەگە توانیمان تراکتۆرەکە بەکارێنی، ئەگەر نەشمان توانی کاکە دیکەواتە ئەم ئیشێکی قەڵبووی بێمانایە بۆ من گابێنم و زەوی بێ بکێڵم. مادەم تراکتۆرێک دەقەی کێڵێکەواتە ئیشی من ئەمە نییە، بڕۆ هەرێکی کشیکی تر بە. بۆیە ئەبێ وا بیرکەینەوە لە گۆڕانی ئیشەکان.
ئەڵێ هەموو مرۆڤیش پێویستە ئەمە بزانێت هەرگیز خۆی گەورە ناحەقی بەرامبەر بەندەکانی ناکات، بۆیە هەرچەند هەوڵ بەی ئەوەندە دەدووریتەوە باشتریش. دەستەکان خۆش بە. سڵاو مامۆستای بەڕێز، چارەسەری لە بیرچوونەوەی زانیاری چییە؟ بەڕاستیەکەی بۆ ئەوەی کەسێک هیچی لەبیر نەچێتەوە، ئەمە خۆی داواکاریەکە کە معقول نییە. واتە لە بیرچوونەوە لە ڕێژەیەەکە شتێکی ئاساییە. خەو هاتن ئاساییە، لە بیرچوونەوە ئاساییە، خەوزڕان جارجار ئاساییە، وانە برسی بوون، ئەمانە سیفەتی شتی ئاسایی ژیانی ئێمە. لە بیرچوونەوەش هەروایە. خوای گەورە بۆ پارێزگاری لە ئێمە ئەم مێشکە بەهێزەی دروست کردو، بەڵام لە هەمان کاتا لە بیرچوونەوەشی پێیان خۆ لە بیرچوونەوە لە هەندێک شتا زۆر زۆر ئیسفادە هەیە. زانایان ئەڵێن ئەگەر لە بیرچوونەوەی ئازار نەبووایە، ئافرەت یەک مناڵی بۆیە جارێکە نێژ مناڵی ببێ. بۆ گیانەوەرانی ژەروایە کەواتە لە بیرچوونەوە لە هەندێک شتا نیعمەتە، بەڵام ڕێژەی هەیە. تۆ ئەگەر ئەڵێی من ئەچم وشەیەک فێرە بم، زانستێ فێرە بم، مەبەستم ئەوەیە کە لە بیرم ئەچێتەوە چی بکەم لە بیرم ناچێتەوە، ئەوەیە کە هەر لە سەرەتاوە بە خەیاڵکردن و بە بەکارهێنانی تەکنیک ئەمە بکە. ئەمەیە. دوو، لە ماوەی ژیان تا هەوڵدەی ژیانت تەنزیمکەی، خەوێکی ڕێکوپێک، ئاو خواردنەوە، هەناسەی قوڵ، جووڵە، خواردنی شتانێکی وەکو ڕۆنی ماسی، خواردنی شتانێکە ڤیتامینی تایە، نێڵی نەخسی ڤیتامینت هەبێ، نێڵی نەخسی ڤیتامین دیتێن، نێڵی نەخسی ڤیتامین بیەکان دەبێ، بە تایبەتی B1 B12 B6. تۆ بەمانە واکەی کە مێشکە ڕێکوپێک ئیشی خۆی بکەم، بەڵام فێربوونی تەکنیکەکان و ڕاهێنانکردن بە مێشک واکە کە تۆ زانیاریکی زۆرتر وەربگری و بۆ ماوەیەکی باشتریش لە بیرت بمێنێ. و ئەوەی بەشداری کۆرسی چالاکردنەوەی مێشک و بێزکردنی یادگۆ ئەوانی کردو ئەوە ڕوونە. ئەوەشی کە هەر ئێوە زانیاریکی دەستکەوێت ناتوانێت بەشداری ئەوانە بکە، باوەڕکەن لە یوتیوبی ئاوات ئەکادمی زۆرشتی بەسوودی تایە، ئەتوانی بچیتە پلەیلیست، لەوێ بچیتە بەشی مێشک، یان ئەتوانین بە ڤیدۆکانە بیتە خوارەوە، دنیایەک وێبینار و ڕێنمایی و بابەتی تایە کە لەسەرەوەی کە چۆن مێشکمان باشترکەین ئەتوانین ڕێژەی لە بیرچوونەوە تا ڕادێکی زۆر داوەزێنێ. بەڕێزێک ئەڵێ بۆ جەماعەتی ئەڵێن کۆرسەکە گرانە، من بە مانگێک کرێکاری پارەکەیم کۆ کردەوە، وەڵاهی ئەگەر کات بگەڕێتەوە ئەم کۆرسە بە 2 ملیۆنیش بێ، ئامادەم 2 ساڵ ئیشکەم بۆ کڕینی ئەوەندە گۆڕانکاری لە منە کرد. خۆی گەورە خێریان بنووسێ. زۆر سوپاس کاک سەفینجان، نمونەت زۆر بێ، خۆشحاڵم کە بەڕێستان بەشداریت کردووە و سوودمەند بوون و ئێستاکە کۆمنتێکی لەو جۆرە ئەنووسن، بۆ ئێمە ئەوە پشتگیریکی زۆر زۆر گەورەیە. من سوپاسی هەستی بەرز دەکەم، سوپاس بۆ خۆی گەورەکە بەشداریت کردو و سوودت وەرگرتو و لە ئێمەش ڕازیت. ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە کە یعنی هەموو هەدەفەکە لای ئێمە زۆر جار ئەبێ بەوەی کە بەشداربەکان لێمان ڕازی بن، و ئەگەر بێت و بەشدار بوو لە ئێمە ڕازی نەبێ، کەواتە ئێمە ئیشێکی خراپمان کردووە. ڕەزامەندی ئێوەش فەزلی خوای گەورەی بەسەرمانەوە. مامۆستا جان، من دەمەوێت ئینگلیزیەکەم بگەێنمە ئەدڤانس، باشترین ڕێگە چییە؟ ئەگەر کاتی باشت لەبەردەست بێ بۆ ئەوەی ئینگلیزیەکە بگەینتە ئەدڤانس، ئەبێ هەوڵ بەی شتی ئەسلی بخوێنیتەوە. بۆ نمونە ئەو کتێبانی چاپ ئەکرێن بە ئینگلیزی بۆ کەسێکی ئینگلیزدانیش ئەوانە بخوێنەرەوە، گوێ لە یوتیوبەرانە بگرە کە کۆنتێنتی زۆر باش بڵاوەکەنەوە، و تۆ هەوڵ بە لە دڵی خۆتا قسە بکە و لەو لاشەوە هەر بەردەوام بە لە فێربوون. ینی مەسەڵەن مەڵێ کێ تااقەتی گرامەری هەیە، یا بڵی کێ تااقەتی لەبەرکردنی نازانم چی هەیە. دنیای کتێبی باشەیە لەسەر فریزل ڤێرب، لەسەر کۆلۆکیشن، لەسەر گرامەر. ئەگەر بەداخەوە مەسەڵەن من خۆم بۆکو ئەزمموی خۆم ماوەیەکە ئینگلیزیەکەم باش بوو، ئیتربتم پێویست ناکا بەو شتانە، بەس دواکەوی بۆیە باش وایە لەسەر ئەو شتانە هەر بەردەوام بی. و ئەگەر توانیت کۆرس هەیە هەمووی بە زمانی ئینگلیزیە لەسەر شتێکە کە تۆ حەزلێتی، بڕۆ ئەو بخوێنە، بڕۆ دانیشە لەگەڵ چات جی پی تی و لەگەڵ جەمێنای و ئەمانە قسە بکە، مناقەشە بکە، و هەوڵ بە خەڵکیش بدۆزەرەوە کە ئەو هیوایەتانیان هەیە. هەوڵ بە مەسەڵەن تۆ لە چه ئاستێکای کۆرس ئەگەر هەیە لەو ئاستا تۆ بڕۆ ئەوە بخوێنە، بەردەوام بە لەسەری. باوەڕکەن بەڕێزان زمانێک ئەمە زۆر زۆر داماوە بووین. یعنی من کۆرسێکم دەست ناکەوە بەشدار بم، بیرمەکە دەستم کرد بە فێربوونی زمانی ئینگلیزی، ئێستش کۆرسێکم دەست نەکەوت.
كورە ئەسڵەن کتێب دەست ناکە و بیکڕی یا مەسەلەن ئەو زەمانە هین هەبوو کاسێت و ئەوانە هەبوو کاسێتێکمان دەست ناکە و گوێ لە ئینگلیزی بگرین سەتەلایت ئەو خستە سەری ئیزاعەیەک تاقەتی نەبووی گوێ لەگوون ئیزاعەکان ناخۆش بوون ئێستا ماشەڵڵا ئەو هەموو شتە باشە هەیە تۆ توانی ماوەیەکی باش بەسەر ئەوانە بەردەوام بی و ئەکرێ هەندێک شتیش بکەی بە هەدەف زۆر باشە بۆ نمونە دانیشی بڵێ وەڵا ئەبێ دانیشم و کتێبانە تەرجمەکەم یا بڵی دانیشم ئیمتیحانێکی ئایڵتس دەکەم یان بۆ نمونە تەمرینەکەم لەسەر ئەوەی بتوانم لەبارەی ئەو شتانەوە بە ئینگلیزی قسە بکەم یان ئەسڵن یەک کتێبینیم هەیە بەڕێزان هەزارانمان کوردی نازانین بە هەزاران نەفەر لەم کوردستانە حەیەکا بە ئەیەکا بە ئەیەکا بە کێشە نییە بەلامانەوە بەڵام یەک نەفەرمان یەک کەلیمەی ئینگلیزی بە هەڵە بڵێ ئەیکین بە شاخ ئەمە عادەتێکی زۆر ناشرینی کۆمەڵگەی کوردەواریە باوەڕکەن سەدان کەسمان هەیە لەم کوردستانە ئینگلیزیەکەی زۆر لەوانە لەو یوتیوبەرانە باشترەکە بە ئینگلیزی شت بڵاوەکەنەوە بۆ نمونە لە هەندستان کابرا ئەسڵەن ئەگەر ئەوە ئینگلیزیەکەی من بێت دەم ناکەمەوە باشە یعنی لە کۆمەلگاکەی ئێمەوەیە کەچی ئەو اعتیادیە بەلایە مادەم شارەزای لە باشکردنی مۆبایل ئەچێ ڤیددیۆکە چۆن مۆبایلەکەت باشەکەیتەوە بە ئینگلیزیکی شەخۆشت دەسەکە بە قسەکردن ئینگلیزەکە خۆی ئیسفادەی لێکات هەموو عالم ئیسفادە لەو هەندیانە ئەکا کە ئەوە پرۆنسیشن و تەلەفوزەکەیانەکە گوێمان لێوێ شەرمیش ناکەن کەسیش گاڵتە بە کەس ناکە بەس لە وڵاتی ئێمە ئەم گاڵتە پێکردنە کارەساتە وای کردووە ئەوەمان شتێک ئەزانی نەیڵی بۆ لەبەری گاڵتە و پێ نەکرێت ئێکاک هەر خەڵەت دەکەی وەڵی من هەر دەرسە کوردیەکان کە ئەوە بە کوردی قسە ئەەکەم ئەچمە سێرەکەم کەلیمەم غەڵەت کردووە ڕستەم هەڵە کردووە یعنی شتێکی زۆر ئاساییە باوەڕکەن بابەتێکم نووسی بوو یان بە ناسراوێک کەسێکی ئەوروپی بوو وەرجێڕ بوو و ئینگلیزیکی زۆر باشی ئەزانین لە نیویۆرک ژیا بوو کە پێداچوونەی کردبوو کۆمەڵی ڕخنەی گرتبوو پێم وتم خۆ من نەمنووسیوە وتمەوە من وتمە فڵان زانەوە ئاڵێ زاناکە خۆی ئەمریکی وای نووسیوە کەیف خۆیتەوە خەڵەتی کردو یعنی کابرا بە ئەسڵ زانایە خەڵکی ئەمریکا قسەکەیم هێنا و ئەم هاتووەڵە لە وڵات لە ڕووی گرامەرەوە قسە تەواو نییە یان لە ڕووی دەربڕینەوە قسە ڕاست نییە وایە یعنی بۆ نمونە ئەمریکیەکەش غەڵەتەکە بەریتانیەکەش غەڵەتەکە هەندێکە هەموویانی غەڵەتە بەڵام شتی باش بڵاوکاتەوە لە کۆمەڵگەی ئێمە ئەمە زۆر کارەساتە ئەو هەموو ماوەسایی زمانی ئینگلیزیمانێ زاتی نیە دەرسێک شەرحەکە لە یوتیوبە زاتی نییە شتێکی بەسیط بڵێ چونکە ئەزانەی خەڵک ڕخنەی لێگری بەڕێزان تۆ هەرگیز نابی بە نەیتیڤ هەمیشە ئەکسنتێکی تایبەت بە خۆتە هەیە ئەم شتانە ئاسایە لە هەموو عالەمە ئاسایە لە کوردستان نەبێت هەڵەکردن لە هەموو دنیا ئاساییە لە کوردستان نەبێت ئەمە وای کردووە کە ئەوانەمان کە فێرە بین لە شوێنەکە ئەوەستین و زیاتر فێر نابین بەڵام حەقە ئەو قاڵبە وتم حەقە ئەو قاڵبە بشکێنین یعنی وای لێ بێن کابرا تۆزە ئینگلیزی بزانێ قەیسێکە مادەم ئەزانێت درەخت چاندن چۆنە بە ئینگلیزیە شەقوشڵەکە با بێمان بڵێ درەختەکە چۆنە چێنرێ کەی کێشێ و ئەسڵ زمان بۆ چییە بۆ پەیوەندیە لە یوتیوب ڤیدیۆی زۆر باشی تایە زۆر بە سوودن بەشداری خولەکەشم کرد دنیایەک ئەلمیان فێرکردین زۆر سپاس بۆ خی گەورەکە بەڕێزت ڕەزامەندی من شایەتیەک ئەدەم بۆم پیاوە من ئەڵم ئەم پیاوە لە نەفسی خۆت دڵسۆزترە بۆت زۆر سپاس بەڕێز سەلاح محەممەد خی گەورە ئینشاءڵڵا یارمەتیمان بە ئەو نیەتەی هەمانە بتوانین جێبەجێکین چکە من زۆر جاروا ئەڵم ئەگەر سەرکەوتنمان بەدەست هێناوە لەوچێ بگەڕێتەوە بۆ ئەو نیەتەی کە هەمانە ئەژینا لەوە چێ ئێمە ئەوە نەبوو بین کە خی گەورە کردوینی بەوەی بتوانین سوودێ بگەێنین ئەمە فەزلی خی گەورەیە و بەپی نیەتەکەمان ئینشاءڵڵا خی گەورە لەگەڵمان بکە نەک بەپی عەمەلمان نەک بەپی عیلممان نەک بەپی شارەزاییمان بەپی دڵسۆزیەکەمان بکە ئینشاءڵڵا هەوڵین دڵسۆز بین چۆن فێری ئینگلیزی ببم وەڵاهی پرسیارەکە زۆر کراوە زۆری ئێوە نییە
من یەک کۆرسم وتۆتەوە لەسەر ئینسان تۆم فێری زمانە بێت گوێگرتن یەکێکە لە ئەساسیترین مۆزوعەکان لە فێربوونی زمانە. تۆش چی بکە؟ یەکەم جار گوێبگری خۆی شتێناگی، گوێ بگرە لە شتێکە نووسینەکەی هەبێ، هەوڵ بە وشەکان و ڕستەکان لە بەرکە لی تێبگە، دوایی دیسان گوێی لێ بگرێت، گوێی لێ بگرێتەوە نووسینەکە لابە تا لە ئەخیر جارە کە گوێ ئەگری تێگی. ئەمە هەنگاوێکە لە قۆناغی سەرەتایی، لە قۆناغی دوای سەرەتایی، لە قۆناغی ناوەندی، لە قۆناغی پێش بگەیتە ئاستێکی بەرز، هەر ئەمە پێویستە. یعنی ئەمە هەر شتێکی بەسوودە کە تۆ تەمرینکەی لەسەر ئەوەی گوێ بگریت و تێبگیت. ئەڵێ بمێ لە ئابووری بخوێنم و دوایی بمە بازرگانێک لە ئاستێکی جیهانی. وەڵاهی ئەوانە هەمووی خەونە، ئینسان ئەتوانێت پلانی بۆ دابنێ و ئەتوانێت بخوێنەوە، بتوانێت بە دوایە بڕوا، بەڵام ئیتر ئەمانە چاڵنجێکی زۆری تایە. گرنگ ئەوەیە ئینسان لەبەر قسەی خەڵک یا لەبەر ناڕەحەتی ڕێگاکە واز نەهێنێ. بەردەوامی زۆر باشە. من خۆم وام کرد، یعنی حەزم کرد لە بواری کار و کارجێڕی و ئەوانە شارەزای پیاکەم. ڕۆشتم 4 ساڵ بەکاریۆسم خوێن، 2 ساڵ ماستەرم خوێن، ڕۆشتم مطالعەم کرد، گەڕام بە دوایە. بەڵام ئێستا ئەزانم کە بەڕاستی شارەزابی زۆر جیاوازە لەوەی لە خۆت و خۆ بخەیتە ناو دنیای بازرگانی و ئەبێ بازێکی زۆری بۆ بیت. لەبەرەوە بخوێنین، مطالعە بکەی و لە ڕۆ سایکۆلۆژیەکەش خۆت پێ بگەینی بۆی بتوانین ڕوبەڕوو بیتەوە. زۆر باشە. ئەڵێ مامۆستا زۆر گرفتم هەیە تێگەشتن و یادگە تەقریبی ساڵێکە وام لێ هاتووە، یانی وام لێ هاتووە شت لەبیر ئەەکەم لەکوێ دامناوە. ئەزانین چی بکە؟ هەوڵ بە جارجارە پشوو بە بەخۆت. بۆ نمونە تۆ مەشغوڵی، دوای سەعاتێ بڕۆ بڕیار بە 5-6 هەناسەی قوڵ بە، بڕیار بە لە 10 بژمێرە بۆ 0، بڕیار بە چایەک بخۆرەوە بەس بیرت لای چاکە بێ، بڕیار بە تۆزێ جوڵی وەرزشی بکە. یعنی داببها لەو جەنجاڵیە خۆت دابڕێنە. ئەگەر چی بۆ 30-40 چرکەش بێ، دوایی وەرەوە، دوای سەعاتێ 2 سەعات لە مەشغەڵەت دیسان وام بکە، یعنی لە ڕۆژێکا چەند جارێک هەر جاری بۆ 20 چرکە دەقەیەک خۆ دابڕێنە لە بیرکردنەوە و لە خەیاڵ ڕۆشتن و لە ئەوەی کە تۆ ئەوەندە مەشغوڵی. ئەمە ئەبێتە هۆی ئەوەی مێشکرد لە یا پشوێک ئەیە و ئیتر بەرەبەرە تەرکیزت بۆ گەڕێتەوە، یادگەت بۆ گەڕێتەوە. اینجا بەڕاستی ئەبێ خەوت باشکەی. ئەجینا ئەم جیلە ئاوا بڕۆین نیوەمان یەکسەر تووشی زایمەرە بین. چکە تۆ ناڵی مێشکی استراحەتکە بە ڤیدیۆی کورد، بە سۆشیال میدیا، بە تەلەفۆن، بە ئیشکردن، هەر ناڵی مێشکی استراحەتکە، ناڵی مێشکی استراحەتکە. ئیتر خۆ مێشکیش چیە؟ تۆ هەمێڵی استراحەتکە، ئیتر ئاوا نینەکی دەرەکەوێت. ئەڵێ بەشداری کۆرسی NLPم کردو و کێشەم هەیە لە بەهاکان، چۆن دەتوانم قسە لەگەڵ بکەم؟ وەڵی بەنسبەت بەهاکانەوە تۆ بێ پرسیار لە خۆتکەی چی بەلای تۆ گرنگە. اینجا دوای ئەوەی کە بەهاکانت ڕیز کرد، گرنگترین لەسەرەوەیە ئەوەی ناگرنگە لە خوارەوە. اینجایی سیرەکەی بزانی ئایا شتی تایە معقول نەبێ لە پاڵیەکە بێ. بۆ نمونە تۆ ئەڵێ من ژیانی کۆمەڵایەتیم زۆر بەلاوە گرنگە، لە هەمان کاتە ئەڵێ من ئازادیم زۆر بەلاوە گرنگە. ئێم دوانە عکسیەک. تۆ زۆر جار بۆی تەمەتوع بە ئازادیەکانی خۆتەوە بکەی، ئەبێ زۆر گوێنەی بۆ کۆمەڵگە. کەواتە ئەم دوانە لە پاڵیەکانی دیکیان بەریتە سەر، دیکیان بەریتە خواردن و دۆزێت دووریان خەیتەوە لەیەک. ئەجینا ئەمە کێشەیە لە ڕیزبەندێکەتە. بۆ نمونە تۆ ئەڵێ من خێزانم بەلاوە زۆر گرنگە و لە هەمان کاتا فێربوونم زۆر بەلاوە گرنگە. ئەگەر خێزانەکەت پێیان خۆشە تۆ لە فێربوون بەردەوام بی، ئەمە لە پاڵیەکان کێشە نییە. بەڵام جاری وایە تۆ پێیان خۆش نییە، ئەوان ڕازی نین، ئەوان حەز ناکەن، کەواتە لێرە تۆ دوو بەهات لە پاڵیەکان کێشە دروستەکە. وای پێداچوونەوەیکی وەچای هەرکە بە قەڵەم و کاغەز چاکت کرد
یەکسەر کاریگەریەکەی دەرەکەوێ لە دوای ئەو ڕۆژەوە ئاسانتر تۆتوانین بڕیار و بڕیاردان لەسەر ئەساسی ئەوەیە کان لەگەڵ بەهاکانی سەرەوە گونجاوتر بێت. بەڕێزان وابزانم کاتم تەواو بووە، حەزەکەم زیاتر لە خزمەتتان نابم، بەڵام من عادەتەن لەم کاتە درەنگە لەوە ئەچێ نەیگەینینە سەعات باش بێت. بەڕێزان بینینی ئەو کۆمنتانەی کە ئینووسن شتێکی ئاسان نییە، زۆر جار سیستەمەکە وایە دەسی لی ئەچێتەوە خوار. لەو چەفریانەکەم هەموو نووسینەکانتان بخوێنمەوە، داوای لێبوردن نەکەم. ئەڵێ من دەرزی بەرزمێناوە چوومەتە بەشێک لەوێ تووشی کێشە بووم. جاوەڵا باشترین شت ئەوەیە کە چالاکردنەوەی مێش بخوێنی و بڕیار بی جێبەجێکی لە خوێندنەکەتە. ئاسەوینیزی ئاستی ئەدڤانسم زانکۆی ئەمریکیم تەواو کردو، بەڵام یادگەم باش نییە، ئێستا ناتوانم وشە لە بەرکەم. پێویست ناکات داینشی وشە لە بەرکەی، بڕۆ لە بوارێکە ماوەیەک بخوێنەرە و گوێ بگرە، دوای بچۆ بۆ بوارێکی تر، دوای بچۆ بۆ بوارێک. بەو شێوازە مێشکت خۆی زۆربەی کەلیمەکان خەز ناکات لە ئاستە بەرزەکە، بەو شێوازەیە. و هەر بتەوێ یادگە زۆر باشکەی حەلەکە بەڕاستی پرۆگرامی چالاکردنەوەی مێشک و بێزکردنی یادگە حەلە ئازیزە. ماوەسا ئەم بێکم ساڵ ئەوم وەڵام مایەوە، ماوەسا لە چ بوارێک ڕاوێژ ئەدەیت؟ لە بواری کار و کارجێڕی و بزنس بۆ بەڕێوەبەران و خاوەنکار و ئەوانە، لە بواری خوێندن ئەگەر کەسێک کێشەی خوێندنی هەبوو، لەگەڵ بواری پەرەپێدانی کەسی و باشکردنی کەسێک بیەوێ زیاتر سەرکەوتوو بێ لە ژیانیا. لەو دووسێ بوارە من ڕاوێژم هەیە، بەڵام بە هیچ شێوەیەک لە بواری دەرونی و کۆمەڵایەتی و کێشەی دەرونی کۆمەڵایەتی من هیچ ڕاوێژێکم نابێت. ئەڵێ پێشنیاری کام دکتۆری دەرونیمان بۆ دەکەی زەحمە نەبێ؟ وەڵاهی بۆ لای هەرکامێکیان بچی، ئەگەر کێشەی تۆ لە سەرەتاوە پێویستت بە عیلاج وەرەگری و هەنێکیان ئەشدنێرنەوە بۆ لای ڕێنمایی کار یان چارەسەرکاری دەرونی، ئەوەش بۆ خۆی باشە. ئەین تۆ هەم لەگەڵ چارەسەرکاری دەرونی ئەبی دوایەوەی دکتۆر تەشخیصی کرد و عیلاجی پێ، لەو ماوەی عیلاجە ئەتوانی ئیسفادە لە ڕاوێژکارەکە بکەین. ناتوانم بڵێم کامیان، چونکە هەندێک لە پزیشکە دەرونیەکان هاوڕێی نزیکمن، بۆ لای هەر کامیان بچی پێم خۆشە و ئینشاڵڵا ئیسفادەژەکی. ئەڵێ من پرسیارم لەسەر دیبلۆمی وەرجێڕان هەیە کە کەسێک ئاستەکەی ئەگا بەچی وە چەندێک ئیسفادەکەی، بە چەند دەگەیتە ئاستی بیوەن؟ وەڵاهی یعنی بەپی کەسەکان جیاوازە. هیوا هەیە هەر ئەو پرۆگرامە ئەخوێنێ زۆر ئەچێتە سەرەوە، بەڵام لای ئێمە ئەوەی کە پرۆگرامی دیبلۆمی عەرەبیەکەیە لەگەڵ ئینگلیزیەکە پرۆگرامەکەمان 6 مانگێک ئەخایەنێت و تۆ لەو 6 مانگە ئەتوانی بگیتە ئاستێکی زۆر باش. یەکەمی بێڕکابە لە ڕاوێژکاری بزنس و مارکێتینگ و چۆن چی بکەیت و چی بگی بۆ ئاستی کە ئەتەوێت لە بزنسەکەتە. زۆر سوپاس خاتوژی کاڵ. لەکوێ فۆرمەکەمان دەست ئەکەوێ؟ ڕیکلامێک حتمما دایان ناوە
تۆ کۆمنتەکە یان نامە ئەنێری ئەوانیش فۆرمەکان بۆ ئەنێر. ئازیزان پێم وایە تفریان ناکەم بخوێنمەوە ئینشاءڵڵا هەر شتێکی هەڵیەگرین بۆ جارەکانی تر. ئەڵێ ماسە زۆر کات ناو خەیاڵ دەژین بە جۆرێ وازانم بۆتە واقعی خۆم ینی خەیاڵی ئەوە دەکەم کە زۆر سەرکەوتوم و دەژنم کرد بە دەستم هێنان چ دەگۆڕە ینی هەر دەمرین ماوەستا زۆر بێزارم لە بەڕێکردنی ڕۆژ و دایم دەترسم لە هەنگاونان. وەڵای بە خۆت ڕێکخیتەوە ینی تۆ لەم جۆرە بیرکردنەوەی ئەبێ کەسێتی خۆت ڕێکخیتەوە بەهاکان ڕێکخیتەوە بزانین بۆچی هاتووی بۆ ئەم دنیاە بزانی یعنی بێت تۆ لە شتە قوڵەکان هەوڵ بەی تێبگەی ئەجینا تۆ نەزانین بۆ هاتوویتەتە ئەم دنیاە وەکو کەسێک وایە تۆ لە سارەیەکە داوەزێ بۆی پشوێ وەربگرێ وەڵایتر لەوێ دەستکا بە زەوی شێڵان لەو داشتا ینی تۆ چیەکی لێە دوای بڵی وەڵای زەوی کێڵانی سفادەی نییە ئێ تۆ ئەم پاسە ئەڕوە ئەمە دایان ناو تۆ لەرا پشوێ وەربگری کاتە ئەبێ بزانی چیەکی لێرە بۆچی هاتووی ئەبێ خەریکی چیبی ئێمە بەڕاستی نابێت تونبی لەگەڵ خۆت ئەبێ سەبرت هەبێت لەگەڵ خۆت تا لەو شتانە تێگەی ئامادەبی گوێ بگری ئامادەبی بخوێنیتەوە ئامادەبی چێژ لە ژیان وەربگری پشوو بەی ئیسراحەتکەی یعنی ژیانێکی ئاسایی بۆ خۆ دروستکی تا تێگەی و تا ئەزانی چی بکەیت. ئەڵێ مامۆستا نزیکی خۆم بەهۆی خوێندن و هەوڵدان لە پۆلی 11 تووشی سترێس و قەلەقی و کەمخەوی بوو ئێستا لە هاوینی پۆلی 12ە. وەڵا لەوە چه کۆنتترۆلی مێشک و ئەندازیاری دەرونی بتوانێت ئیسفادی لێ بکات کۆنتترۆلی مێشک و ئەندازیاری دەرونی. ئەڵێ بۆ 28 ساڵێک جامیعەی واز لێ هێنابێت ئێستا هیچی نەبێت ئامۆژگاری چییە بۆ داخاتوو لە چ بوارێکە فێر ببێت. وەڵای زەحمەتە ئاوا بتوانی بڵێ بە کەسێک ئەتوانی چی بکەیت بەڵام عادەتەن هەر ئیشێکی باش ئەبێ کەسەکە لە سنووری پەیوەندیەکانی و لە سنووری شارەزایەکانیان بیدۆزێتەوە. هەر کەسێک بێوێت لە هەر بوارەکە ئیشێ بکە و نەتیجەی هەبێ ئەبێ بێ بگەڕێ بزانێت چی ئەزانێت لە چیا ئەزمموی هەیە و چەند خەڵک ئەناسێت چەند شوێن ئەناسێت. ئەگەر ناسینەکانت فراوان بوو شارەزاییەکی تایبەتت هەبوو ئەتوانی ئەو بکەی بە بزنس ینی ئەم دوو خاڵە لە هەر کەسێک لە هەر شتێکا بدۆزێتەوە بەهۆی ئەم دوو خاڵەوە ئەتوانێت بزنسێکی تایبەت بەخۆی هەبێت و ئەتوانێت لەوێوە هەوڵ با باشترین بێوە لەوێەوە هەوڵ با سەرکەوتن بەدەست بێنێت پەیوەندی شارەزایی. ئازیزان حەزما کرد کاتێکی زیاتر بم بە نووسینەکانتان بەداخەوە فریاناکەوم و شێوازی دەرکەوتنی نووسینەکانتان زۆر زۆر ناخۆشە بەم شێوازە زۆر جار دەستی لێم ئەچێتەوە خوارەچێتەوە سەر. وەڵامی کۆمنتم ئەیایەوە ئینشاءڵڵا لە لایڤەکانی تریش هەر بەردەوام بم. ئازیزانم لە کۆتاییە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوای بەردەوامیتان بۆ خوازم لەخوای گەورە داواکارم کە پێویستان نە بە دکتۆر هەبێ نە بە ڕاوێژکار هەبێ نە بە ڕێنماییکار هەبێ بەڵام بەڕاستی تۆ لە هەر ئاستێکابی ئەگەر ئەتەوێ بچیتە ئاستێکی سەروتر لەویاتە پێویست بێتی واتە ئەگەر ئەتێ ژیان هەر ئاوا بێ و ئاوا بڕوات و ئەوانە لەوە چێت تۆ پێویست بە معریفەیەکی زیاتر نەبێت بەس کاتێک کە تۆ بارودۆخەکەت بەدڵ نییە ئەتەوێ بگەیتە قۆناغێکی باشتر ئەو کاتێت تۆ پێویست بە شارەزایی و معریفەیەکی زیاتر هەیە پێویستت بە ڕاوێژ هەیە ئەو کاتانی کە تۆ ئەگەیتە قۆناغێکە بێ بڕیار بی پێویستت بە ڕاوێژ هەیە و ئەتوانین لە دەوروبەری خۆتا خەڵکی دڵسۆز بدۆزیتەوە بەڵام گوێ کراوە بێ گوێ بۆ خەڵک بگرا
خۆت دوایی لێکدانەوەی بکە ئەتوانی بڕیاری زۆر باش بی لە ژیانت. ئازیزانم بۆ هەر کێشەیەشی دەرونی ئەگەر بۆ هەر بابەتێکە پەیوەندی بەلایەن دەرونیەوە هەیە بتەوێت لە ئاوات ئەکادمی ئیسفادە بکەی کۆرسی کۆنتترۆڵی مێشک و ئەندازیاری دەرونیمان هەیە بەڵام وەکو ڕاوێژ و ڕێنمایی و چارەسەر ئەوە بێتی وەلای دکتۆر و ڕێنمایی کار و کەسی تایبەت سپۆری تایبەتی خۆی بەڵام بۆ بەعام بابەتە دەرونیەکان کۆرسی کۆنتترۆڵی مێشک و ئەندازیاری دەرونیمان هەیە کە سپاس بۆ خۆی گەورە خەڵکیشی زۆر زۆری سوادی لێ کردووە بۆ ئەوەی سەرکەوتوو بی لە عەلاقات و ئینسانێکی کاریگەربی کورسی پەیوەندی کاریگەرمان هەیە بۆ ئەوەی لە بواری بزنس شارەزابی کورسی بزنس لیدەرمان هەیە بۆی بۆ نمونە مێشک و یادگەت باشکەی چالاکردنەوەی مێشک و بێزکردنی یادگەمان هەیە بۆی فێری زمانی عەرەبیە ئینگلیزی بی دیپلۆمی وەرگێڕانمان هەیە بۆی فێری عەرەبی عراقی بی عەرەبی عراقیمان هەیە بۆی بتوانین زۆرترین مطالعە بکەی لە کەمترین کاتە خوێنەری بەرهەمدار و خێراخوێنەوەمان هەیە ئەمانە هەمووی ئێمە زانیمانە کێشەیەکەوە ئەم کۆرسە ئەتوانێت ئەم کێشەیە چارەسەرکە دەستمان پێ کردووە و ئیتر بەبوونی ئەو هەموو فیدباک و ئەنجامە دڵخۆشین کە ئینشاءالله هەموو کەسێکی تریش بێت هەمان سوود وەرەگرێ هەر سەرکەوتوو بن خواتان لەگەڵ